بینەرانی عزیز و خۆشەویست دوایین بەشی بەرنامەی ئەو ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆتان پێشکەشەکەم لە بەرچە لە بەرنامە داوەتمان کردووە لە هاوڕێ عەبدوڵڵا دارابی ئەندامی کۆمیتەی کوردستان لە حیزبی حکومەتی قسە و باس دەکەین بۆ تاوتوێکردنی داخوازی و ناڕەزایەتی خەڵک دژ بە جمهوری ئیسلامی و بۆ ڕووخاندنی جمهوری ئیسلامی. پێشەوەی پرسیارەکانە مارەسە بکەم هاوڕێ عەبدوڵڵا دارابی یەکگردەنگی منە بیستی زۆر خۆش هاتی بۆ ئەم بەشە لە بەرنامەی ئەو ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس بۆ تۆ بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس بۆ تۆش. هاوڕێ عەبدوڵڵا دارابی پرسیارەکەی من ئەمەدە عەلارەغمی ئەوەی کە سەرتاسەری کۆمەڵگای ئێران دژ بە جمهوری ئیسلامی لە کەفوبڵایە و بۆ ناڕەزایەتی و ڕووخاندنی جمهوری ئیسلامی، بەڵام جمهوری ئیسلامی عەلارەغمی تەواوی ئەو خاست و ناڕەزایەتیانە بە تەواوی وجود چ ئەبزارهای مەبزار و سەختەبزاری و ئیمکاناتی سەرکردی دژ بە جامعە بەرپیچ کردووە و هەست و نیستی خۆی بۆ نابوودی کۆمەلگا و بۆ سەرکوتی کرێکاران و ڕەحمەتکێشان و بەتایبەت ژنان بێوەقفە ئیدامە ئادا و بە قەولی کوردی هەوساری پسانووە. بۆی ئەم مەسەلە چییە؟ جمهوری ئیسلامی ئاوا بێدریغ ئەو کۆمەلگا سەرکوتەکە. بەڵێ زۆر سپاس. ڕاستە وایە کە تۆ ئیشارە پێکە حقیقەتەوەی پەلامار و تەعەڕوز بۆ سەر ژیان و معیشەتی خەڵک بەعام و بە تەریقی ئولا بۆ سەر چینی کرێکار شتێکە کە لە تاریخە بێوێنە بووە، لە تاریخی 44 ساڵی ئێرانە بێوێنە بووە و هەروەها لە سەتحی دنیای شەهر بێوێنەیە بەڕاستی. بۆیە ئەم تەعەڕوزە بۆ سەر معیشەت، بۆ سەر ژیان، بۆ سەر گوزەرانی خەڵک و هەروەها بۆ سەر ژنانیش ئەمە مەسەلەیەکی فۆقڵعادە جددیە و دوو ڕوکنی ئەساسی فکوسی ئەمڕۆی جمهوری ئیسلامیە بۆ ئەوە کە بە بەقای خۆی نەگریسی خۆی درێژە بدە. حقیقەتەوەی ئەم حرەکەتەکەی بەم شکڵی کە هەم خۆی هەم نارانی سیاسی خۆی و هەم بۆ بەتایبەت کۆمەلگای ئێران و لە ڕاستیەوە چینی کرێکار و ژنان کامڵەن ئاگان لە مۆزوعە. ئەم مۆزوعە مەسەلەیەکە کە شادراوە نییە، شەڕەکە تا حدودێکی زۆر عوریانە، بەڵام دەیلەکەی چیە؟ دەیلەکەی وەیە کە بەنظر من مختصاتی ئەم ئەتراز و ناڕەزایەتیە و ئەم بزوتنەوە کە بەرامبەر بە جمهوری ئیسلامی ڕاپەڕیوە و ئەوێ سەرنگونی کا و ئەوێ خۆی لە جێگەی ئەم ڕژیمە قودەت و دەسەڵات بەدەست بگری. ئەمە یەکێک لەو مەسەلە ئەساسیانەسە کە مختصاتی تایبەتی خۆی هەیە، هەروە کە جمهوری ئیسلامی بالاخره ئەکوژێ ئەبڕێ تەعەڕوزی اقتصادیەکە، تەعەڕوزی سیاسیەکە، وای کردو بە تەبەقەی کارگەر کە نەفەسی لێ ببڕێ هەر ڕۆژێ بە شێوەیە بەهانەیە پێگرێبەوە لە کاردەری کا بۆ ئەوە کە نیروی کارەکەی ئەرزان و مەفت تەحویلی نظامی سەرمایەداریدا بۆ ئەوە کە کوشت و بڕی دەست پێ کردو و ژنان و گەنجان و لاوان و معلمین و مامۆستایان خەریکە ئەتۆقێنێ ئەوەیە کە ئەم تەقابلە کە خەڵ لە بەرابەریایکە نەتەنیا کەموێنەیە لە ئەمڕۆی دنیا بە نەزەر من نەزیری زۆر زۆر کەمە و چون لە هەموو بوارەکانی سیاسی، اقتصادی، اجتماعی، کۆمەڵایەتی بربەرەکانەکەی خەڵک لەگەڵ جمهوری ئیسلامیان واقعاً جددیە. من لێرە بە ئیشارەیەکی کورت بە چەند نوکتە لە مختصاتی ئەم بزوتنەوە و ئەم ڕاپەڕینە و ئەم تەبەقەی کارگەرە کە ئەمڕۆ لەگەڵ ڕژیمی جمهوری ئیسلامی دەست و پەنجە نەرمەکە بۆەوە ڕێگە هەموار کە سەرنگونی بکات، بریتە لەوە کە ئەم حرەکەتە و ئەم جنبشکی ئازادی خوازانەیە، بەرابەری تەڵەبە، دەرنەتیجە جنبشەکە کە حەی و حازر لە مەیدانایە، پاشەکشە ناکە. 1001 جار ڕژیمی جمهوری ئیسلامی هاشاوڵی بردەسەر تەبەقەی کرێکار، هاشاوڵی بردەسەر ژنان، سەر گەنجان، سەر معلمین، بالاخره خەڵک کۆتا نەهاو، نە پاشەکشەی کرد بە هێرش و تەعەڕوزی اقتصادی بۆ سەر ژیان و معیشەت و نە بە ترس و وەحشەت و کوشتن و بڕین و لێدان پاشەکشەی نەکرد. ئەم سەرقافڵەی بەشێک لەم ئەتراز و ناڕەزایەتیە بەدەست ژنانوێ. ژنان لە خەتی مقدەمی ئەم حرەکەتایان، تەبەقەی کارگەر هەڵگرسێنەر و ڕێگە خۆشکەر و هاندەری ئەم بزوتنەوە بووە لە تووری یەکدەهەی ئەخیرە و بەتایبەت لە ساڵەکانی
1996 98 پێش ئەوە و پارەکە و هەموو ئەو کاتانە کە واقعاً تعرضاتی کۆمەلگا ڕاپەڕیوە طبقەی کارگەر و معلمین و بەتایبەت ژنان پێشانگی ئەم تعرضە بوون. بۆیە گەرەکم برام بزوتنەوەیکی غێر قەومیە، غێری مەذهبیە، غێری ملیە بۆ بۆنەوە کە دژی ئانتی ئیسلامیستە، دژی مەذهبە، دژی کۆنەپەرستیە، دژی ئەرتجاعە لە مەیدانی ئەمەلا هەمیشە حازرە و هەمیشە بووە و هیچ وەختێک مەیدانی چۆڵ نەکردووە. لە عەرسەی سیاسەتیشە اتخاذی سیاست دژ بە جمهوری ئیسلامی و هەروەها بۆ بەرژەوەند و مەنافعی تەبەقاتی خۆی پێشتاز بووە، هەمیشە بزوتنەوەیەکی پێشتاز بووە. ئەم جنبشەیەکی تر لە خەسایەسی بە نەزەر من مۆدێرن بوون و زدی تەبعیزە. هیچ نوع تەبعیزە حاضر نییە ملی پێ باو قبولی کا. خستەتی مۆدێرنیستی ئەم بەرەکانەیەکی جدیە لەگەل ڕژیمێکی کۆنەپەرستی وەک جمهوری ئیسلامیە. مەجموعەیەوانە خەیتە سەر یەکەکاتەوە کە پۆتانسیلێکی ئازادی خوازانە و سوسیالیستی لەم حرەکەتا و لەم جنبشا و لەم تەقابلە لە بەرابە جمهوری ئیسلامیە وجودی هەیە. بۆیە ڕژیم ترسناکە بۆیە برژوازی لە سەدحی جامعە ئیسەی ژەر بە تەواوی معنای ڕژیمی جمهوری ئیسلامی یارمەتیەدەن کە ئەم حرەکەتەوە ئەم تعرضە کە بەرەوکی جمهوری ئیسلامی گردووە نەبێتە باعیزەوە کە ڕژیم بڕوخێنەوە، نەباتە باعیزەوە کە ببێ بە جانشینی. ئەم خەتەرێکە لۆکالی نییە، تەنیا خەتەرێکی جیهانیە. بەم بۆنەوە من گەرەکمە بڵێم کە ئەم حرەکەتێکە کە جەهان شمولە. جەهان شمول بۆ ئەتبارەکە وەختێک دفاعەکە لە ژن ئەو دفاعەکە کە لە کولی دنیای مۆدێرنی ئەمڕۆی نظامی سەرمایەداریشە کە ئەگەر ئوروپا بێت دەستباڵای هەیە بەرابەری ژن و پیاوی گەرەکە لەباری اقتصادی، لەباری سیاسی، لەباری کۆمەڵاتیەکە. هێشتا لەباری اقتصادیە لە شوێنێکی وەکو ئوروپا حق و حقوقی کاریگەری ژن و پیا بەرابەر نین. لە سووتەکە ئەم بەزوتنەوە داوای لەباری ئابوووریەکەی شو لەباری اقتصادێکی شو داوای حقی بەرابەرەکە بۆ ژن و پیاو و لە هیچ بوارێکی سیاسی و اجتماعی و کۆمەڵاتیە کەمتر لەوە نایەت. بۆیە من گەرەکمەوە بڵێم کە الحق ئەم ترس و وحشەتی ڕژیم کە تۆ ئیشارە پێکەی بۆ واکە، بۆ ئەکوژێ، بۆ ئەبڕێ، بۆ هاشاوری اقتصادیە بۆ هەر ڕۆژێ بە شێوەیە کارگەران فشار دێنێ بۆ کارگەران کە لەوەیش کە ئایسا هەیە و بخۆر و نمێنێت تازە ئەو بەشەی کە کار ئەکات نەک ئەو بەشەکە بێکارە. ڕاستیەکە هەڵەگەڕێتەوە بۆ مۆزیەتە. ئەم تەقابلە ویا ئەم تەقابلگەرانە لەباری تەبەقاتی و پێشکەوتوترن. مەسەلەکە مەسەلەی ئەساسەن ڕۆح و جەوهەری مبارزەی تەبەقاتی لەم بزوتنەوە کامڵەن عەیان و بەرچاوە. بۆیە ڕژیم ئابەم شێوەیە کە تۆ ئیشارە پێکە. زۆر سپاس بۆ تۆبلەکانت هەمراوێتەوە بە خۆتبیبوون و ئەم ململانەی کۆمەلگا و مبارزەتی خەڵک لایەک و جمهوری ئیسلامیش لایەک و بۆردی ئیشارەت کرە مبارزەی تەبەقاتی لە جامعەیە. جنبشی کاریگەری و ئازادیخوازی ئێران بۆ گەیشتن بۆ ئەهدافە بەرحەقەی خۆی کە ئازادی و بەرابەری و ڕەفاه و ئەمنیەت و ئاسایشە دەبێت چڕا کارهایەک بەدەستەوە بگرێەوە لەسەر کام جەن بە زۆرتر فوکو بکە تا بتوانێت ئەو خواست و متالبەی خۆی بەسەرەنجام بگرێت دژ بە جمهوری ئیسلامی. ئەوەی ڕاستی بێ بۆیە وتم کە بۆن و خصلەتی تەبەقاتی و پۆتانسیلی تەبەقاتی ئەم شەڕە لە دژ بە جمهوری ئیسلامیە زۆر لەسرە و میل و ئارەزوو و تەمایلی سوسیالیستی لەسەرەوەیە کە چینی کرێکاری ئەمڕۆ حتا وەکو تەبەقەی کاریگەری ساڵی 1950 کە جمهوری ئیسلامیان ڕووخان واقعاً فراتر لەوە بیرەکاتەوە، وەسیعتر لەوە بیرەکاتەوە، تەبەقاتیتر لەوە بیرەکاتەوە. وا بیرۆن ناکە کە ئەم ڕژیمە بڕوخێنەوە کەسێکی دیکە بێتە جێی غێری خۆی. وا بیرەکاتەوە کە ئەم ڕژیمە بڕوخێ ئەبێ پەرچەمێک ئاڵایەک بۆ چوونێک نەزەرێک سیاسەدێ و نیروێ بێتە سەر حکم کە واقعاً تەواوی ئەو خسڵتانە کە ئیشارەم پێکرد بەرخوردار بێ لەوانەوە و بتوانێت کۆمەلگا لەباری اقتصادی و سیاسی و اجتماعی و فەرەنگی بباتە پێش و فەرقی ئەساسی بێ. گەرەکمە بڵێم کە تەبەقەیە کارگەرێک کە بەم شێوە هاتوۆتە مەیدان هێشتا ڕژیمی نەڕووخان و ئیزهاری وجودەکەی بەم شکڵەیە ئەمە پەرچەمێکە لە ڕێکوپێکترین و شیاوترین پەرچەمە لە ئەمڕۆی دنیا و لە ئەمڕۆی
کۆمەلگای ئێرانە بۆ ڕوخانی جمهوری ئیسلامی و بۆ بەدەستەوەگرتنی سیاست. بەڵام ئەمە بە تەواوی ئەم خستەتە باشانەوە کە باز بکە زعف و کەمبودایەکی ئەساسی هەیە. تەبەقەی کارگەر خۆی بە خودی خۆی سەرنەزە لەوەکە ڕژیم بڕوخێنیان نێڕوخێنیان شەڕی لەگە ئەو ڕژیما کە حاکمە وەکو جمهوری ئیسلامی ببێیان نەبێت خۆی لە بەشێک لە تەشەکۆلیابی بەرخۆردارە. خۆی کولی طبقەی کارگر لە سطحی دنیا ئەم خصلەتیانەیە مخصلەتیانەیە بۆ ئەوە کە واقعاً مبارزاتی ڕۆژمەڕی خۆیان بەرنە پێشوو بۆ ئەوە کە لە حەق و حقوقی خۆیان بالاخره دفاعکەن ڕۆژمەڕە بە سوورەتی متشکل خەریکی شەڕەکەن. بەڵام بۆ ئەوەی کە لە ئێرانە کە ئەمڕۆ گەرەکی ئەو ڕژیمە لا ببات و خۆی ببێ بەدەسەڵات و ئەو تەواوی ئەو مناسبات و سیاسەتە کە خەڵکی پێ ئەجەوسێنێتەوە خەڵکی پێ ئەستەمەکا لە خەڵک زەجرێ بێدا خەڵک داغەکە خەڵک ناڕەحەت و نەگەران ئەکات بالاخره مستلزمی نوعێتر لە ئارایش و نوعێکتر واقعا لە تەحەزوبە. ئەوش ئەوەیە کە طبقەی کارگەری ئەمڕۆ بۆ ئەوە کە هەم جمهوری ئیسلامی ڕێگە هەموارکە بەڕاحەتی بۆ ئەوە کە جمهوری ئیسلامی تەلەفاتی کەمترۆ ساقط کات و خۆی بچێتە ئەریکەی قودرەت و بتوانێت ئەو شتانەوە ئارەزوو تەماویلاتە کە خۆی لە بەرنامەکان خۆیان گەڵاڵی کردووە و پیادەی کا لە جامعە ئەم مستەلزمی ئەوەیە کە تەشەکولی خۆی هەمە جانبەتە تماشاکە. یعنی ئەبێ حرەکەتی ئەمڕۆی طبقەی کارگەر بۆ ڕوخانی جمهوری ئیسلامی بۆنی قودرەتی لێبێ بۆنی دەسەڵاتی لێبێ ئەو بۆنەی لێبێ کە واقعاً بەهێزە و بە قودرەتە و زەمانەتی قسەکانی خۆی ئەکا چه ئەمڕۆ بۆ سەرنگونی ڕژیم و چه سۆزی بۆ بەدەستەوەگرتنی دەسەڵات. ئەمە ئەو شتەیە کە ئەبێ نەتەنیا کرێکاران ئەبێ کرێکاران لە خوانی نیشان بن و مجموعی عمومی خۆیان پێک بێنن ئەبێ کارێکن شورای خۆیان پێک بێنن ئەبێ کارێکن لەو ئۆرگانانە پێک بێنن کە بۆنی قودرەت و دەسەڵاتی لێ و بە ئاشکرایش و بە ئەلەنیش و لە بەرابەر جمهوری ئیسلامیە بوێسن. مجموع عمومی یەکێک لەو نەهادانەیە کە ئەمڕۆ لەم هەموو لە دڵی ئەم هەموو کوشتنی و بڕینا کە جمهوری ئیسلامی بالاخره دەستی پێ کردووە و 44 ساڵ لە تەمەنی ئەگوزارێت مجموع عمومی یەکێک لەو شتانە ئەنێ پایەی ئەسڵی دەسەڵاتدارەتی شۆراییە. ئەتۆ گەرە کە بە سۆزی دەسەڵاتداریەک دروستکەی کە خەڵک بە کۆمەڵتیایە بێ و خۆی بە چارەنووسی خۆی دەخالەتگەر بێ و خۆی قانون و یاسا و ڕسم و سنەت و عادەت و تەقالیدانێ خۆی کۆنە ئەو ڕسم و قوانینە کۆنە پەرستانە و زدی کاریگەری و زدی ژن و زدی ئینسانی و زدی نابەرابەری لا بابێ ئەبێ دەست بەتە نوعەکە لە تەحەزوب کە واقعاً دڵخۆشکەر بێت واقعاً ئیمکان پەزیر بێت واقعاً خەڵک متەقاعد کە بەوە کە ئەمە ئیمکان پەزیرە و واقعیە. مجموع عمومی تەسمیم گیریەکە کە طبقەی کارگەر بۆ هەموو ماوەردەکانی بە تۆی ڕۆژمەڕە کە جوابی نیازی ئەمڕۆ جارزی نیازی سۆزی و جوابی نیازی دوای ڕوخانی ڕژیم جمهوری ئیسلامی باتۆ مجموع عمومی بۆ ئەوە کە وتم پایەی ئەسڵی حاکمیەت و دەسەڵاتدارەتی شورایە و ئەمە گەورەترین یەکێک لە گەورەترین تەشەککولەکانە کە ئەمڕۆ طبقەی کارگەر ئەتوانێت بیکە و حتا ئەمە ئەبێتە مەبنا و پایە بۆ ئەوە کە بتوانێت حزبێکی سیاسی قودرەتمەند لە ئاستانەی سقوتی ڕژیمە دروستکە و بتوانێت بالاخره بەم کۆمەلگا بە نەفعی کۆمەلگا چەپچەپ و بەڕازڕازکە بۆ ئەوە کە ڕژیم بە باشترین شکل بتوانێت ساقتی کات و بتوانێت بچێت ئەریکەی قودرەت. گەرەکمە بڵێم لەم ئارستا طبقەی کارگەر ئەم شەڕەشەرێکی طبقاتیە بەڵام طبقەی کارگەر عەلا ڕەغم ئەوە کە قایم بەزات خۆی تەشەکولی هەیە بالاخره مستەلزمی نوعێتر لە تەشەکولیابیە و ئەمە بێ ئۆلگو سمبۆل بۆ کولی نەتەنیا بۆ کولی طبقەی کارگەر کولی طبقەی کارگەر کۆکات و لە دەوری خۆی و یەک ریزیان کە دەست لە لۆکاڵی و شتی پەراکەندە لا بچون جمهوری ئیسلامی لە تووری 44 ساڵی ڕابردووە بێ حەد و میزان تەلاشی کردو کە طبقەی کارگەر بە ئەناوینی مختلف نەتەنیا بێدەسەڵاتیان کە وای لێکردون ئەوەی پەراکەندەکردون کە حەد و حدودی نییە. ئەلئان بەشی هەرە زۆری طبقەی کارگەر لە ئێرانە نییە کارگەری ڕسمی نییە تاییدکراوی جمهوری ئیسلامی نییە پەیمانکارە هەر ڕۆژەکانی پێدا ڕۆژەکانی پێنەدا هەروە مەیلی بۆ ئەخراجێک هەروە مەیلی بوو ئەهێنێتەوە بۆکە ئەمانەش شتگەلێکن کە بە تەشەکولیابی کە بۆنی ئەوەی لێبێت کە نەتەنیا ڕژیمی پێ ڕوخێنێ بەڵکو دەسەڵاتدارەتی لە خۆی نیشان با کە وتم مەجموع عمومیە پێکەنانی شورایە دروستکردنی حزبە
و سەرتاسەریکردنی ئەم تەشەکولە و پەرەپێدانی ئەمە یەکێک لەو مەسایلانەسە کە بەنظر من ئەمڕۆ تەبەقی کارگە لە ئێرانە یەکێک لە زۆر فەر بۆ تۆداکان تاورا وەختمان زۆر لەماوە ئاخرین پرسیارم مەترەحەکەم بەڵکو بۆ ئاگاداری لە دڵی ئەم مبارزاتە سەراسەریە لە ئێران خەڵکی کوردستان لە عەرسەی سیاسیە تا ئێستا لە زۆر زەمینەدا پێشتاژ و پێشقەدەم و جدی بوون بە نەزەری ئێوە لەمە بەدواشەوە دەبێت لەسەر کام مەحوەرای مبارزاتی و سەراسەری پێکەڵپێکانی لەگەڵ مبارزاتی سەراسەری فوکوس بکە و تەوەجۆ بەوە زۆرتر کە تا بتوانێت زندگی و ژیانێکی ئینسانی بۆ ئێستای خۆی و ئایندە و نەسڵای دوای خۆشی و چەندین نەسلی دوایی لەو کۆمەلگایە تەزبینکەن و دابینیکەن دەبێت چ کارایەکی ئەساسی بکرێن لە ئابعادی سەراسەریە. ئەوەی ڕاستی بێ هەر وەکو خۆت ئیشارە پێکرد خەڵکی کوردستان یەکێک لە پەرچەمدارانی شۆڕژگێڕانەوە انقلابی خەڵکی ئێران بوون کە لە توولی 44 ساڵی ڕابردووە نەقشی پێشرە و پێشاهەنگیان نوانەوە هەمیشە لە مەیدانە بوون هەمیشە قسەی ئەساسی و قسەی دروست و حەسابی کە خەڵک کرێکار و زەحمەتکێش و کولی کۆمەلگا لێی بەهرەمەند بێ ئەوان کردووانە چونتە پێشەوە من گەرەکمەوە بڵێم کە ئێستا ئەمڕۆ هەم بە ڕوخانی جمهوری ئیسلامی و هەم بۆ دوای ئەوە کە واقعان بن بە ساحەب چارەنووسی خۆیان و ئەمکان ئەبێ دەست لە بڕێش هەڵگرن یەکێ لەو شتانەوە ئەگە گەرەکێتی خەڵکی کوردستان ئەگە گەرەکێت واقعان ستەمی میلی بەسەر وە نەمێنێ هیچنەوە زوڵم و ستەمێکی لێن نەکرێت ئولگوی نابێ مەسەلەن ئولگوی کوردستانی عێراق بێکە ئەحزابی ناسیۆنالیستی کورد باسیەکەن ئولگوی نابێن ناسیۆنالیزمی کورد بێت کە نوێنەری سەرمایهداران و دەوڵەمەندانی هەریسەی کوردستانە و دوا ڕۆژش بێتە سەر حکوم هیچ شتێکی باشتر نابێت لە کوردستانی عێراق ناتەنیا باشتر نابێت خراپترە بێ بەڵکو و پەرچەم و ئاڵا و بۆچوونی بۆ ئەوەکە هەر نوع زوڵم و ستەمێک هەر نوع نابەرابەریە هەر نوع تەبعیزێ هەر نوع هەژاری و نەگەرانی و دڵسەردیە کە تا ئیسە بەسەریاتەوە ئەمە ڕەفکات و بنەخێن لای بات و وەکو مرۆڤێکی پێشکەوتوو صاحب حەق و حقوق و ژیان و بەختەوەری خۆی لە عەرسەی اقتصاد و لە عەرسەی سیاسەت و فەرهەنگیا بێت ئەبێ پەرچەم و ئاڵای کرێکاران پەرچەم و ئاڵای تەبەقاتی چینی کرێکار بەردۆکە چون لەم دنیا نظامی سەمەند دوو شت وجودی هەیە یەکێ یا ئاڵای سەرمایهداری بەرز دەکەیت و ئەچیتە ژێری وەکو کوردستانی عێراق کە 33 ساڵە ناسیۆنالیزمی کورد لەباری فەرهەنگ و سیاسی ئەڵێم ئیدەکەی ناسیۆنالیستە بەڵام لەباری ئەمەلیۆ نظامی سەرمایهداری کوردی بەرقەرارکردن و نایبنێ ئەوە کە گەری کوڕ ڕزگار بوو نابێت لە ئێران ئەمە تکرار و بێ نابێت خەڵکی ئێران بەمە دڵخۆش بن نابێت خەڵکی کوردستانی ئێران ئەمە بە ڕێبازی خوانینکەن بەڵکو خەڵکی ئەبێ ئەمڕۆ ئەو ئاڵا کە ئەتوانێت و ئەو پەرچەمە کە ئەتوانێت خەڵک لەباری سیاسیە لە عەرسەی سیاسەتە لە عەرسەی اقتصادا لە عەرسەی ژیان و بەختەوەریە بالاخره ئازادی کە بەرابەری کە خۆشبەختی کە مەرەفەهی کە ژیانی خۆشی بۆ دابین کە بە نێزە من ئەم پەرچەمە بەرزکردنەوەی ئەم پەرچەمە و درێژە پێدان بۆ ئەمە بە نێزەم مەسەلەیەکی فۆقالعادە مهمە بووە کۆبوونەوە و کۆکردنەوەی خۆیان لە چوارچێوەی تەحەزوب و تەشەکولگەری واقعاً تەبەقاتی خۆیانە بەنظام یەک دقە کەمترمان ناوە ئەو پەرچەمە کام پەرچەمە پەرچەمی تەبەقەی کارگەرە ئەو پەرچەمەسە کە ئەڵێت ئەبێ خەڵک ئازاد بێ ئەبێ خەڵک بەرابەر بێ ئەبێ خەڵک خۆشبەخت بێ ئەبێ خەڵک مڕەفە بێ بژیت خەڵک بۆ ژیان دروست کراوە بۆ ئەوە نەکراوە کە ستەمی لێ بکەن بۆ ئەوە نەکراوە کە تەبعیز لە بەرابەری قالبن بۆ ئەوە نەکراوە کە ژن و پیا لە یەکجیا بکەنەوە و بە 1001 فڕوکێڵ بەم شتەی پێ بکەن ئەمە ئەو پەرچەمەسە جوملەکە تەواو کە وەختمان تەواو بوو بەڵێ من قسەکەمەوەیە کە خەڵکی کورد ئەبێت لەم چوارچێوە هەروەکو 44 ساڵی ڕابردوو هەنگاوی محکەمتر هەنگاوی ئیستات ڕێک و پێکتر دابنێ بۆەوە کە بتوانێت لەم زڵم و ستەمە سەدان ساڵە ڕزگاری بێ و بتوانێت وەکو ئینسانی قەرنی 21 ئازاد بەرابەر خۆشبەخت مڕەفە بژی و گوزەرانکە زۆر سپاس بۆ تۆزیحەکانت باسێکی جالبە لازممان بەحسە زۆرتر کرێ بەڵام بەداخەوە وەختەکەمان ئیجازەمان پێ نادا هیوادارم لە بەرنامەکانی داهاتوە بتوانین زۆرتر لەسەرم لەسەر فوکوس بکەین زۆر سپاس بۆ تۆزیحەکانت بۆ بەشداری سپاس بۆ تۆ بۆ هەموو بینەرانی خۆشەویست سپاس بۆ تۆش
بینەرانی عزیز و خۆشەویست بم زۆرە هاتینە کۆتایی بەرنامەی و حوتوی تەلەڤیزیۆنی فەرتۆ لە هەر شوێنان ساقی و سڵامەتیتان ئارەزومانە شاد و سەرکەوتوو